سڵاوتان لێبێت لە بەرنامە و بە دوواداچوونی ئەم جارەماندا باس لە پرۆژە بچووک و مامناوەند و ستراتیژیەکانی سنووری پارێزگای سلێمانی دەکەین. دەمانەیە بزانین ئەم پرۆژانە لەلایەن کێوە و بە بودجەی کێ بەڕێوە دەچێت کە لە ماوەی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی 100 مەتری بۆ شارەکە ئەنجامدا، بەڵام بە پاساوی قەیرانی موچە و کەمی داهاتی نانەوتی لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژەکەی پەخس یاخود سست و لاواز کرد و تا ئێستاش کە ساڵێک بەسەر وادەی تەواوبوونی داتێتە بەڕێ تەواو نەکراوە. پرۆژەکانی ناو شاریش لەلایەن وەبەرهێنەرەکانەوە جێبەجێ دەکرێت و حکوومەتی هەرێم و شارەوانی سلێمانی 1 دیناری بۆ خەرج ناکەن، لەگەڵماندا بن و معاناتی بەشێک لە گەڕەکەکانیش دەگوازینەوە کە حکوومەت پەراوێزی خستون و بەدەست نەبوونی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە دەناڵێن. یەکێک لە پرۆژە خزمەتگوزاریەکانی سنووری پارێزگای سلێمانیە کە بە درێژایی ڕۆژ کارمەند و ئەندازیاریانی کۆمپانیای جێبەجێکار کاری لەسەر دەکەن و دەیانەوێت بە زووترین کات پرۆژەکە تەواو بکەن. ئەم دیمەنانە نامۆن بە هەرێمی کوردستان و بە تایبەت سنووری پارێزگای سلێمانی لەبەر ئەوەی هاوڵاتیان پاساوەکانی دەسەڵاتدارانیان لەگوێدا دەزرنگێتەوە کە لە سەرەتاییترین مافیان کە پێدانی موچەکانیانە بێبەش کراون، ئیتر چ جای جێبەجێکردنی پرۆژەکان و پەلەکردن لە تەواوکردنیان. بۆ وەرگرتنەوەی وەڵامی پرسیارەکان بە دوواداچوونەکانمان دەست پێ دەکەین و بۆ ئەو مەبەستەش سەردانی بەڕێوەبەرایەتی و بەرهێنانی سلێمانی دەکەین. دەمانەوێت بزانین ئەوانە کێن کە لە ناوەندی شاری سلێمانی پرۆژە خزمەتگوزاریەکان جێبەجێ دەکەن و بودجەکەی لەکوێوە سەرچاوەی گرتووە لە کاتێکدا حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی تەواوی سێکتەرە خزمەتگوزاریەکانی سس کردووە. کاک عەزیز با بێنە سەر پرسیارەکانی خەڵکەڵێ مەسەلەن شارەوانی سلێمانی کاتێک لە حکوومەت هیچ دەعمێکی ناکا و پشت بە بەڵێندەرەکانە بەسێ لەم بەینا حکوومەت ئەرکیچ ئەڵێن حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی پرۆژە ناکا شارەوانی ئەبێ بێ لە ڕێگەی بەڵێندەرەکانەوە بیکە. هەر بەجددی بۆ شارەوانی سلێمانی نایە زەویەکان بە ئێوە بفرۆشێ بۆ ئەوی خێرێکی زیاتی دەستکرد. ئەمەش پرسیارێکی ترە. نانا قوربان خۆی بم شێوەیە تەبعاً خۆت زانی هەموو پرۆسەیەک بابەتێک تۆ وەبەرهێنانی یاسایی وەبەرهێنانی هەیە. ئەگینا زەویەک شارەوانی خۆی ناتوانێت تەرخانی کا سەربەخۆ بۆ هەر کەسێک. دوو زەویەک ئەگەر پرۆژەی وەبەرهێنان بوو ئەمە بە پێی یاسای وەبەرهێنان کە یاسایەکی بەرکاری ژمارە یەکە لە هەرێمی کوردستانە کە بە پێی ئەوە ئەتوانێت سەرمایەدارەکان پرۆژە مۆڵەت بە وەزەوی مەفروزە واجبە کە زەوی بۆ تەرخان بکرێت ئەگەر پرۆژەکە لە وەبەرهێنان بەسەند بوو. کەواتە کە پرۆژەکە ینی تۆ پرۆسەکەی وەبەرهێنان پرۆسەیەکە پێویستی بە کۆمەڵێشە چکۆم بۆ ئەگەر هات و زەویەک لە شارەوانی بیا بە کەسێک ئەبێ بیخاتە مزایەدەوە ئەبێ کۆمەڵێک کەس پرۆژە تەقدیم کە و ئەمەش پرۆسەیەکی دوور و درێژخایەنە و دوایی نابێ بە مڵکی ئێسایمە وەکو بەرهێنان پرۆژەکان وەبەرهێنان و دۆڵەمەنەکان کە ئەیکەن بەڵام لە ملاوە خزمەتەکەن بەس ئەو پرۆژانە ناتوانێت خزمەت بکە. بەس لە کۆتاییدا دەڵێن و پرۆژانی مەسەلەن وەبەرهێنەرەکان دەیکەن ملیۆنە دۆلار ئیسفادی بۆ سلێمانی بێن لە بەرامبەر خۆیان 10 ملیۆن دۆلار لە مەسەلەی ئەو زەوی ئەو پرۆژەی کە پێیانە دێ قازانجەکەن. قسەکە ئەوەیە بۆچی شارەوانی وەکو بەس وانە خۆی دووخاڵە. بەس من کاکوشارگیان حەزەکەم ئێمە بەڕێوەبەرایەتیەکمان هەیە ناوی بەڕێوەبەرایەتی هەڵسەنگاندنە و مۆڵەتدانە. قوربان تا ئێستاشی لەگەڵا بێ لە هەموو عێراقا و بە کوردستانیشەوە بچۆ یەکێک بگەڕێ بزانم ئەو کواڵتی لە سلێمانی هەیە و ئەو کەمی نرخەی لە سلێمانیە لە هیچ شوێنێک نییە. ئەمە دڵنیاتەکەمەوە و لەسرم تەسجیلی بکە لە هەر شوێنێکە پرسی بچۆرە بەغا بچۆرە هەولێر بچۆرە هەموو عێراق و کوردستان بزانەوە نرخەی لە لای ئێمەیە کەمترین نرخ نییە و بزانە کواڵتی پرۆژەکانمان لە هەموو کواڵتی پرۆژەکانی تر بەرزتر نییە. بۆیە وەبەرهێنەرەکان پرۆژە ئەکەن بە کواڵتیەکی زۆر باش. من دەستخۆشیان لێ یەکەم لە سلێمانیە تا ئێستا پرۆژەیەکی شکست خواردومان نییە کە ئەوە خراپ بێ خەڵک بڵێ وەڵاهی پرۆژەکە ئەوە خراپەوانە. کاک عەزیز قسەکە لەسەر کوالێتیەکەی نییە، قسەکە لەسەر ئەوەیە شارەوانی بۆچی هەوڵنادا ئەم زەویانە بە شێوەیە لە شێوەکان وڵای ئەو ئیشی خۆیانە بەڵام بیشی فرۆشێتەوە ئێستا بڕیارێکی ئەرزی نایابەکان تەنها بۆی ئەفرۆشێتەوە ئەیکا بە جادەی سەمەدرەکە یاخو شاخەکە ئەدا بە کۆمپانیاک
ناشاخی نەداوە ئێمە بابەتێتر باسکردین کاک پێم خۆشە گفتوگۆکەم هیچ شتێک ڕەژامەندی هەموو فەرمانەکانی حکوومەتی لەسەر نەبێ ناکرێت هیچ شتێک کەواتە ئەگەر بەڵام کۆمپانیای قەیوان هەرجداەنە بەڕێوەری گشتیش وتی ئێمە بە ڕسمی بە شێوەیەکی ڕسمی موافقەی بەڕێوەبەراتەکە لە 2011 موافقان هەیە کەواتە موافقان هەیە بەڵام ئەوە نا ئەزمڕە و نەگۆیژەیە هیچ کامیان نییە هەرچ کەسێک دەتوانێت بیسەلمێنێکەوە وانە اینجا ڕاستەکە موافقیان هەیە و لایەنە پەیوەنددارەکانیش لە ڕووی پێویستیەوە یعنی هەل لەوە بەرهێنان شارەوانی ژینگە زراعە کارەبا هەمووی موافقی کردووە ئەگەر هەمووی ڕەزامەندیاوە بەشێکی لە بەرامبەر ئەوە نییە کە ئێستا ئەبێ بەرامبەر بەوەی کە ئەو 50 ملیار دینار خەرجەکە سەمەتریەکە بەشێک تەواوە باشە و دوو پردەکە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی پێدانی زەوی و پرۆژەکان بە کۆمپانیەکان لە کاتێکدا دەخاتە بواری جێبەجێکردنەوە کە لایەنی داواکار پرۆژەیەک بۆ سنووری پارێزگاکە جێبەجێ بکات تا ئێرە بابەتەکە ئاساییە بەڵام ئەوەی نائاساییە و لە چاوی میدیاکان و هاوڵاتیانی دەشاردرێتەوە چەند خاڵێکە. یەکەم شارەوانی سلێمانی بۆچی لە ڕێگەی وەزارەتی شارەوانی و ئەنجومەنی وەزیرانی هەرێمەوە بودجە بۆ پرۆژەکانی سلێمانی دابین ناکات. حکومەتێک نەتوانێت بودجەی چەند پرۆژەیەک بۆ شارەکە دابین بکات ئیتر گرنگی بوون و نەبوونی چییە؟ خۆ ئەگەر دەڵێن پارە نییە بۆچی پرۆژەی شەقامی 100 مەتری و 120 مەتری و 150 مەتری لە پایتەخت دروست دەکرێت بەڵام پرۆژەی بچووک و مامناوە ناتوانرێت لە ناو شاری سلێمانی دروست بکرێت. دووەم شارەوانی سلێمانی لە بەرامبەر دروستکردنی هەر پرۆژەیەک لەلایەن کۆمپانیاکانەوە بۆ هەوڵی فرۆشتنی ئەو زەویانە نادات کە بڕیارە لایەنی داواکار پرۆژەکەی لەسەر دروست بکات ئەگەر بە نمونە پرۆژەیەکی نیشتەجێبوون بە 100 ملیۆن دلار بخەمرێنرێت کۆمپانیا جێبەجێکە 10 ملیۆن دلار دەخاتە خزمەتی شارەکە لە کاتێکدا ئەگەر شارەوانی سلێمانی ئەو مڵکە بە کۆمپانیاکە بفرۆشێت زۆر زیاتر لەو بڕی کۆمپانیاکە بۆ شارەکەی خەرج دەکات بە شێوەیەکی نەقد دەچێتە خەزێنەی شارەوانی شارەکە بەڵام وەک پیلانێکی بەرنامە بۆ داڕێژرا و ئەو هەنگاوە ناگیرێتە بەر و باجی سەرەتا و کۆتاییش هاوڵاتیانن. پەیام زانیوێتی دەسەڵاتدارانی سلێمانی کاتێک هەر پرۆژەیەک بە کۆمپانیایەک دەدەن ڕاستەوخۆ ڕێژەیەک لەو داهاتە بۆ خۆیان دەبن ئەمەش بووەتە خاڵێکی دیکە بۆ تاڵانکردنی زەوی نایابەکانی شارەکە لە بەرژەوەندی کۆمپانیاکان و دواتریش حەزبی باڵادەست. کاک ئاسیس پەرلەمانتارێکی پێشووی گۆڕان باشە ناوەکەی ناڵێ پەیداکە بە پەیامی ڕاگەیان ئەگەر پێویستکە لە کاتی ئەوە ئیشارەتی پێدەین وتی لایەنی باڵادەست لە سنوورەکە هەر پرۆژەیەک بەڕێوە بچێت لە ساڵ 40 داهاتەکەی سەح بکاتەوە وەرەگری لە هەر بۆ بەرهێنەرێک ئەڵێ ئەمەش وە بەرهێنەری نیگەران کردووە شتی وا هەیە حزبی باڵادەست لە سنووری شەبیلاوانیە لە ئێستا پێتەڵە ئەشەد و بیلاگەرەوە هیچ وانە ناوەڵە هیچ ڕێژێکی بۆ ئەو هیچ شتێکی وانە شتێکی وانە خۆ کاک ئەگەر تۆ پرۆژەیەک هەر کەسێک هاو بەش بێ لەگەڵ یا خۆی پرۆژەکە پارەی نوێ و هاوکاری بکەن وەڵاوە کارێکی تر بە دەر لە ئیشی ئێمە بەڵام بابەتێک ئاوا بەوەی کە بۆ زەقی وڵای ئەگەر وا بوو بێ من لێرەوە پێتەڵم هەموو حەزبان وەک بەشدار لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 76 پرۆژە لە شاری سلێمانی و سنووری ئیداری سەرۆکایەتی شارەوانی شارەکە جێبەجێ کراوە 44 پرۆژەیان لە پارەی فرۆشتنی زەویەکان تەواو کراوە و 33 پرۆژەی دیکەش لە داهاتی سەرۆکایەتی شارەوانی شارەکە بە پایان گەیشتووە. لە ئەنجامی پێدانی زەوی بەوە بەرهێنەرەکان شارەوانی سلێمانی 82 ملیار دیناری دەستکەوتووە و لە بەرامبەردا 30 ملیار دیناری بۆ دروستکردنی پرۆژەکان خەرج کردووە و پێویستە تەواوی داهاتی ماوە بۆ سێکتەری ڕێگاوبان و خزمەتگوزاری سەرەتاییەکان دابین بکرێت. لەم بەشی بەرنامەکەماندا ئاماژە بە خراپی خزمەتگوزاریەکان دەکەین لە بەشێک لە گەڕەکانی شاری سلێمانی ئەم گەڕەکەی ئێستا منی لێم گەڕەکی قڕگەیە کە وەکو دەبینن خزمەتگوزاری ڕێگاوبانی نییە لە هەمان کاتە ئاوەڕۆی سندوقی نییە و
ئەو کارەبایشی کە بۆی دابینکراوە تا ماڵەکان نەڕۆیشتۆ بەڵکو تا گەڕەکەەکە هاتوو لە پاشان ماڵەکان خۆیانە بێ لەسەر ئەرکی خۆیان ڕایکێشم بنەوە ماڵەکانیان ئەمەش هەم مەسروفێکی زیاتر هەمیش دۆخی ژیانی دانیشتوانەکەی تەواو خراپ کردووە دەچینە لای دانیشتوانی گەڕەکەەکە بزانین معاناتیان لەگەڵ ئەم نەبوونی خزمەت گوزاریانە چۆنە لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی شارەوانی سلێمانیش تەنیا لە ڕێگەی کۆمپانیەکانەوە خزمەتەکات و خزمەتەکانیشی زیاتر وەکو لە بەش یەکەمی بەنامەکە بینیمان بابەتی ڕێگاوبان و بەرزەپرد و یەکتر بڕەکانە لەگەڵماندا بن و زانیاری زیاتر بسان. ولا هر يمن بتعقد بين أنت خاصة أما على نيك لسر أم جادين كنزيكين لماوا سواني سرو كشاني بس بوي أم كشي هي ليروا أما دو كرشاك مان كدو خمن ليرا بوري جورا كان من هنا ودام النوا فربو لا فاو فردكاتو برجينا أجري ترى أما عندي بكم من خم دو زاربيت هاتو متيرة بس كهرباكش مان من تا أساسي على زنبيني وكهمي دلا بري بو تا گەشتۆ تا ئەنجومەنی وەزیران بۆ هەولێر ئیتر کاکە وەڵا جارێکە هەمیشی چەنەیە سێ گەڕەکەین ئەمەدمان بۆ بکەن ئەم سێ گەڕەکە نییە ناچار بوون خۆتان داینین ئەرە وەڵا ناچاربوون خۆمان داینین و ئیتر بەخوا کارەباکەی شوێن خۆ کاکە نەژادی ژزانێت شەو ناشەوێک ئیترە بێ هەڵی بیتەوەنی ئەنی بەرگەی ناگرێ کەمە 20 ئەمپێرەکە یان 16 وەڵا ئێمە جارێکە جۆزەی زیرەکمان بۆ نەبەسراوە ناوەڵڵا ئەرە وەڵڵا کەواتە هاوینان وەکو ئەو سوکارش باسی کرد کە سەوزۆمیەوە فرۆشت وتی هاوینان بۆنی ئاوەڕۆکەیە بۆ تەپۆتۆزیشی هەیە زستانان تۆزێ نەجاتمانە بێ لەو مەسلەیە قڕولیتەکەیەوە بەردەمایان ئێوە لە هەردوو وەرزەکە معاناتان ئارە وەڵڵا داواکاری لە کەناڵەکەی ئێوە ئەممان بگەێن بەخوا پەنجاکە عنی لەوە متخاتم خۆ من دوو کەڕە چوو بۆ کارەباکە ئەم پیاوانان لە پێش من دراتون کارتێ چوون ئەم کاسیقە لە پێشترەوە هاتۆ کارتێ چووە ئەمە چواکە ڕێک بۆ ئەم سێگەڕەکە عمود ساعتیشان پێ بەستوین دەنگی خۆتان بگەێنن فەرموو یاخوا سەلامەت بی من وەکاڵەتێکی ئەم گەڕەکەی 11 ساڵە لێرەم ئەمە وەزعی زێرامانە ئەمەش کارەباکەمانە ئەتوانێ و کاکەیە تەسویری کە خۆمان هێناومانە عمود بە پارەی خۆمان کێڤڵ بە پارەی خۆمان ساعتیشان پێ بەستوین خوانەخواسە مەترسی ئاگر کەوتنەوەشتیشی زۆربەی عمودەکان کارەبای لەسەر ئێستا تەکنەفیزەکی فەحز بێنە لێ یە کارەبای لەسەرە 11 ساڵە لێرەیەم لە 2014 لێیانیش دەجێم من یعنی خوانەخواسە مەترسی لەسەر ژیانیشتانەیە بەوەی کە خوانەخواسە کارەبا بچێتە سەری و مناڵێ کەسێک دەستی لێبا لەوە چێ مەترسی بۆ دروست بەڵێ بەتاکیت تەسیریشی هەیە لەسەرەوەی ڤۆڵتی کارەباکە کەم کات بەڵێ دوورە لەو مەحایلەی پشتەوەیە ناومانە ئیتر بە کێڤڵی خۆمان خۆزەویەکانی ئێوە تەجاوز نین ئێکەواتە ڕاستە فەرمووی ئێکەواتە جاران حکوومەت ئەیود مەسەن ئەمانە زیادە ڕۆین ئەمانە ئەوەی ئێوە دەزانین کە تاپۆی و ڕسمیشە کەچی بۆ ئێوە ڕزمە گوزارە سەرەتایەکانیش ناکە ئەی بەلایانی پەیوەندیدار تا توانە چی تقریبا خۆم تا 6 بۆ 7 جار چوومەتە شارەوانی ئەڵێن چی ئەڵێ لە بواری جێبەجێکردنیتر نازانم دوای چەند ساڵەوە من ئەلان 14 ساڵە لێرەیەم بەڵێ لە ماوەی ڕابردووە ئەوەی کە سەدانیم گەڕەکانەمان کردووە بینین تەنانەت پاس و ئەوشمان نابینی کە قوتابیان هات چۆ پێ بکە پاس و ئەوانەیە نەخێر هەر پاسی تەلەبەکانیش کە گرتومان نەبێ بچن بۆ ئەو سەرەوە نایەتە خوارد ناوەڵە نەبێ بچن بۆ لای ئەو نووسنگەی سەرەوە هەرچەند تەکلیفیان لێگەین وەرنە خوارەوە سەگی لێ حاشا حەزری دوو لە ڕێژەنافران با پەلاماری مناڵێک نایڵێن ناین قیر نەکراوە ناین نەخوارەوە جەناب گوتنی ئاژەڵی بەرەڵاش بۆ بۆنی دوشتی ئەوە یەتەم ناوە ینی کە تۆ ئاوەڕۆکەی ئاوا بە پشێوە کراوەیە بێ بە دڵنیاییەوە ئاژەڵی بێلانە و ئاژەڵی هاوینان پڕە لە سەگێرە ئەوە بۆ سێ ئاوەکەوەیەت بەڵێ لێرە ئاوە خواتەوانەیە جەنابەت بەس ئەمە بینی ئەمە دانەیەکی کێ لێە ئەمە دانەیەکی لە دواتەوە لە پشتم باخەوە دوانسانێکی کەی لێ یعنی مەبەستەوەیە لە ژێر باخەکان و ئەچێنەوە باخەکانەوە بەڵێ یعنی هەرم ئاوەڕۆ نییە نانا هەرەوە نیە ئەمە هیچ چەند ماڵێکە بەس ئەتا لە بەشی خواریشەوە ئەربامان شێو بەڵێ ئێستا هەر پشتەوە چۆن نەبینیوێ ژوایە پشتم باخیم پیاوە بەڵێ توانی تەسوێری ینی بە هەمان دەردە بەڵێ بەڵێ
هەڵبەت پار سیوەکی هەشتی ساڵی 2023 معمودە ئەو وایرانی کە لەو بەرهاتوون هەمووی لەسەر معمودە بوو لەگەڵ وایرانی ئەوبەر ئیتر منتیقەیە دیێر عمودی نییە ئیتر هەمووی لەسەر معمودە بوو ئاگریگر بەڕاستی تر لە ڕەحمی ئەڵڵا بوو کە ماڵەکەمان نووسە لە ڕاستیە يعني خليك بو ترسي دوس كابو باڵەکەش هەر ئاگریگەرە تادی دوای ئەوەی تر سەردانی دایرەمان کرا تادی بۆی کە ئیشمان بۆ بکەن تادی وەڵامیان چی بوو کاک شەغەنەوەر و کاک تاریخ لە چاقی خۆیان ئەم عمودیان ناینە بڕاستیم دوو عمودە بۆیان ترتیب کردین بەڵام خۆیمە دەردمە بە سێ عمود ناخۆ بە شتێکی بنەڕەتی نییە ینی شتێکی انتقالی و تقریبا 50 عمودێکی پێویستە دوو محاولی تر محاولی وێنە بۆ سەرەوە تادی بەڵامی تر دەردی دەرمان نەکردین لەبەرەوەی ئەو وایرانی کە هەمووی قوتامی لەسەر ئێرەیە کە هەڵڕێکیشەوە ئەوە کەمێکی لەسەر لە ڕاستیە ئیتر پارێش چون لەگەڵ کارماندی لێرە نێ دیارە خۆی چون بۆ دایری کارەبا لە شانەوە کە نردنی بۆ دایری کارەبا لای ناوی بیرتۆ لە کارەبا دایری کارەبا ئەنوەر شەغەنەوە ناوەی تریان بەڵێ بەرحاڵ شێغی وە کاتێک کە چوم لە ئەتیادی ئەو لەوێ لەسەر نووسی ئەتیادی و هەر بە پیشانێ ڕستمەکە لای کارماندی هەیە وتیان وعد بێت بەڵێن بێت لە ساڵی تازە بۆ منە کە 2023 چوین مانگی 12 و تیسە دیارە هێن داخرێت حساباتش داخرێت سەرەتای مانگی ساڵی تازە یەکەم ئیشی ئێوە یەکەکەین عمودتان بۆێنین ئەمە کردنەکەیان ئەمە مانگی 11 تێپەڕی بەڵێ هیچ نییە هیچ نەبووەتیادی و هەر ئەچینە لە کاکەین لە بەرنامەیە ئیشتان بۆکەین بەسەر چاوەتیادی بەڵامی تر بەسەر چاوە بەڕاستی سوودی نییە بۆمە هیچ یارنی سوودی نیاتیادی جا زێرا بەکەش کاکەینەوە لە پارەوە ئالە گۆشتی ئەو سەرەوەستا لای ماکەگەر سەنەوەستاوە هیچ دیار نییە ناڵن نەئەزین کەیکەن نایکەن ئەو بەریان تۆز لەم جادێ لەو شیوە بۆ سەرەوە تاوایان کردووە زێرە بەکە ئیتمالەکە نەخراوە سەری و ئیتر بەڕاستیشکردن بۆ شێوازە من خۆم 5 ساڵ و نیوە لێرەم تقریبا ئەو هیچ نژادەوە بزانم 10 ساڵ زیاتر لێرەیەتیادی 11 ساڵ ئەمە 4 ساڵ لێرەیەتیادی بەڕاستی بێ خۆزم گوزارین لە ڕاستیە و ئیتر ئێمە سوپاس جێلاوتان چکە هاتون لێرە و ڕۆژانەکەی بەم ڕێگە و بانانە بێتاقەتە بی لەوەی کە ڕێگایەکی باش نییە وڵای ڕێگا کۆڵانی زێرابەکانی تاو نییە خراپە هەمی نەکراوتە سەر زێرا شتەکان منمونین خیتاوێ کۆنکرێت شتێکمان بۆگەن بەم کۆڵانانە منمونیانین و پێت وایە ئەم گەڕەکانە پراوێز خراوە لە زۆر پراوێز خراوە جەناب بوو خاوەن پێداویستی تایبەتی خوانەخواسە لێرە ئەگەر پەک بکەی ئەوەندەی تر ئاستەگە بۆ دووسەوێەوە مامەجیان هەبووە سیارە و شت بە چەقین بێ بەوە بێ ئاستەنگی بۆ دروست وڵای من هەتاسە نەبینێ بەس لەمەولا چونکە تر باران بەرەو زستانە ڕووین وایە ڕەحمەتی خۆی گەورە زۆرە بارێ بەرە ئەبێ بە قوڕاتوڵڵا سارە هەرە شەقێ ئیتر بۆ ماڵەکانی شەر زەحمەتە تا بە ناو قوڕا ئەڕۆنە ماڵەوە ناوماڵ پیسە بێ و زۆری پاسەکان بازێکی ناڕەخەتم نایەن بۆ تەلەبەکانیش بازێک ئەڵێ شوێنەکان قوڕولی تێ پاسەکانمانە چەقەن ناتوانین بڕۆیە واتام گەڕەکە کەتە لە بەشیانەیە بە پاس هاتوشی یانێ پێ بکەن شۆفێری پاسەکان نانێ بێنم گەڕەکە لە ناڕەخەتی دەبەر ئەوە ناتوانین زۆر بین ناتوان هەروەڵە واتە تەواو ژیانی خەڵک لەم گەڕەکەی قڕگەیە زەحمەت بووە زەحمەت بووە وەڵڵی ئێتر بەرەودستانە ڕۆین و هاوینانیش تەپڵتۆز و خۆڵ و بۆنی زێرابەکان و واتە لە هاوینە تەپڵتۆزەکە و بۆنی ئاوەڕۆکێت دەستانیشە ئەوێ بە قڕولیتە و خاچی تەلەبەکاندا ڕۆم بۆ مەکتەب قوڕایە بێت و لە کاتێکا گەڕەکی قڕگە چەند کیلۆمەتێکی کەم لە بازنەی مەلیک مەحموودەوە دووران حساب کە هێشتا ناو شاری سلێمانیە کەچی ئاوا پراوێز خراوە خەڵکەکە هاوین هاتووە تێرەوەی تر بە منمونی شانین ئەگەر بۆمان جێبەجێکەن و بۆمان چاکن ئەو پرۆژەیەمان بۆ مەزبوطکەنەوە ئینشەڵڵا قسەکە ئەوەیە سلێمانی بۆچی هەموو پرۆژەکانی یان ئەبێ لەسەوە بەرهێنەرەکان بێ یان وەکو سەربەجێکە کاتێ بەداهاتی ناوخۆی سلێمانی ئەبێ ئاوا چەند ساڵی دو ئەکەی لە وادەی ئاسایی خۆی ئەمە گرفتەکانە ئێستاش ئێمە لەم بەرنامە پیشانی دەدەین کە هەندێک لە گەڕەکانی شاری سلێمانی خزمەتگوزاری سەرتایی وەکو ئاو کارەبا و تەنانەت ئاوەڕۆی سندوقیشی نییە ئەزانم بابەتەکە ڕاستە خۆپەیوەندی بێەوەنە قسەکە لەوەیە کە خەڵکی سلێمانی ماندوون لەوەی کە دەوترێ حکومەت
ئیشیان بۆ ناکات ئەوەشی دەکرێت ئەگەر وەکو خاڵێکی ئەرێنی باسیکەین شارەوانی سلێمانی لە ڕقی وەبەرهێنەرەکان وریکە لەم نێوەندا حکومەت چیەکە من سیکە من خۆم حکوومەتم تۆ پرسیاری حکومەت لە من مەکە باشە حکومەت منیش ئەگەر ئەزانم بژەی لە بەردەست وایە کرد کەواتە لە بەردەستیان نیە ئەمە یەکەم بەڵام قسەکە ئەوەیە 100 و 120 مەتری لە هەولێر ئەمە قسەی خەڵکە کاک عەزیز والله ئەوە پرۆژەی من نیە تا بڕیاری من نابێ بەرنامەی ئایندەمان خۆتانەوە پرسیاری بەڵام ئەم گومانەی خەڵک ئەم پرسیاری خەڵک لە جێ خۆیان نیە نا بەڵام ئەوەی کە ڕازگۆ بب لەگەڵتا ئەوەی لە مەسلەی باوەتی ئاوەڕۆوانە ئەوەی لە سلێمانی هەیە لە هیچ شارێ نەکراوە باشە بەڵام هەشە نەکراوە نانە بەس ئەو گەڕەکانش ئێمە ئەوەی کە نەکراوە ئێمە خۆشبختان لە ڕێی پرۆژەکانی وەبەرهێنانەوە کار لەگەڵ شارەوانی 11 ساڵە بۆی نەکراوە قسەمان بۆ بەس ئیشمان کاکە ئیشمان لەسەر کردووە هەمومان ئامادەک هەمووی شارەوانی پرۆپۆزەلی بۆ ئامادە کردووە شتی بۆ ئامادە کردووە بەرەبەر ئێمەش دەستمان پێ کردووە و لە ڕێی پرۆژەکانی وەبەرهێنانەوە توانیمانە زۆربەی چارەسەر بکەین ئەوانەی کە گرنگە دەستمان بۆ بردووە لەم ئامارانی باسکران ڕوون دەبێتەوە حکومەتی هەرێم هیچ پارێکی بۆ پرۆژەکانی سلێمانی تەرخان نەکردووە و پرۆژەکانی دیکەش کە هێشتا کارکردن تیاندا بەردەوام و تەواو نەبوون بە هەمان شێوە بە داهاتی کۆمپانیاکان و لە بەرامبەر وەرگرتنی زەوی تەواو دەکرێن ئەم پرۆژانەی هێشتا لە سلێمانی تەواو نەکراون و بڕیارە لە بودجەی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی تەواو بکرێت ئەمانن ئەندەرپاسی والی بەرزەپردی حەبسەخانی نەقیب هەروەها بەشی سێیەمی شەقامی کارێزە وشک و شەقامی نێوان یەکتر بڕی هەواری شار و تونەلی پێشڕە و پرۆژەی تۆفیق وەهبی و چەند شوێنێکی دیکە شارەوانی سلێمانی زیاتر لە بودجەیەکی هەیە یەکێک لە بودجەکانی بودجەی ئاساییە کە لە ساڵی 2023 2 ملیار و 598 ملیۆن و 419,416 دینار بووە و بۆی خەرج کراوە بودجەی دووەمیش گەڕانەوەی داهاتی لە 115 شارەوانیەکەیە کە بۆ خودی سەرۆکایەتەکە خەرج دەکرێت هەرچەندە شارەوانی تەنیا دەتوانێت لە 180 بۆ پرۆژەکان تەرخان بکات و ساڵی ڕابردووش 9 ملیار و 156 ملیۆنی بۆ تەواوی 5 زۆنی بەڕێوەبەرایەتەکەی کە 472 کیلۆمەترە خەرج کردووە شارەوانی سلێمانی لە ساڵی 2024 ڕایگەیاند ساڵی ڕابردوو خێرخوازان بە بڕی 65 ملیار و 184 ملیۆن و 211,658 دینار پرۆژەی خزمەتگوزاریان لە شارەکە جێبەجێ کردووە لە کاتێکدا ئەم کارانە ئیشی حکومەتە بەڵام بەهۆی پەراوێزخستنی شارەکە لەلایەن دەسەڵاتدارانەوە خێرخوازان دەبێ بەو ئەرکا هەڵبستن بەڕێزان بەپێی یاساکان یاسای 130 ساڵی 63 ئێمە ئەم یاسای کۆکردنەوەی داهاتی شارەوانی بەپێی بڕگە و مادەکانی دەتوانرێ خەڵکی خێرخواز یا خۆبەخش داواکاری پێشکەش بەم شارەوانیە بکات لە هەموو شارەکانیش ئەم یاسایە بەرکارە کەوا پرۆژەیەکی خۆبەخش یان کارێکی خێرخوازی پێشکەش بە شارەکەمان بکات ئەم پرۆژە خزمەتگوزاری و خۆبەخشانە بڕەکەی مەزەندە کراوە بە 65 ملیار و 184 ملیۆن و 211,658 دینار بە مەزەندەی 25 میلیارد دینار حکومەتی هەرێمی کوردستان ئامادەی بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ ناو سنتەری شاری سلێمانی نیشانداوە بەڵام شارەوانی شارەکە تەنیا ملیارێک و 400 ملیۆن دیناری بەدەست گەیشتووە و پێی وتراوە کە جارێ پارە نییە هەنگاوێک لە پرۆژەکانی ناو شاری سلێمانی دوور دەکەوینەوە و سەردانی پرۆژەیەکی استراتیژی شارەکە دەکەین کە حاڵی ئەم پرۆژەیە لە پرۆژەکانی ناو شار زۆر خراپترە لەبەر ئەوەی ئەم پرۆژە بە بودجەی ڕاستەخۆی حکومت بەڕێوە دەچێت و کۆمپانیا جێبەجێکار بەدەیان گرفت و کێشەوە دەناڵێنێت لە ساڵ چەندی پرۆژەکە تەواو بۆ بڕیارەکەی چاوەڕان دەگرێت تەواو بێت ئێمە ئەوەی ڕاستی بێ ئەم ساڵ بە گوڕێکی باشەوە کارێکی باشمان کرد کارێکی زۆر خێرامان کرد لە بەرگەکانی ڕێگاباندا کارێکی باشمان کردووە لە هەموو یەکتر بڕەکانە کەماوەن ئیشێکی باشمان کردووە کارەکانی بەردەوام بوون لەسەر ئەوەوە ئێمە داوامان لە کۆمپانیای قەیوان کردووە کە بەرنمەیەکی چڕ و باشمان باتێ بۆی بتوانین بزانین کە پرۆژەکە کە ئەتوانرێت بخرێتە بواری جێبەجێ تاوبوونەوە و بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە بەڵام تاکو ئێستا بەرنامەکەمان پێ نەگەیشتووە ئێستاش وەرزی زستان هاتەوە ڕاستی بێ ئەگەر دەرەجەی حرارە کوڵی پلەکانی گەرما زۆر دابەزی بارانێکی زۆر باری لەوانێ بڕگەکانی ڕێگاومانمان دەوەستێت ئێمە لە پرۆژەکەدا
بەڵام بڕگەکانی ترمان کە برێتیە لە ئیشی کۆنکریتی یەکتر بڕەکان و ئەندەرپاسەکان و ئۆڤەرپاسەکان و هەموو کارەکانی تر ئەوانە ئەکید بەردەوامە بن. هەموو قۆناغەکان ئیشی تیاکرێ ئێستا ئێمە لە هەموو بەشەکانی پرۆژەکە ئەوانەی کە ئیشی تیاماوە کاری تێدا دەکرێت. کابەکرد حەزەکەم گۆشەیەکی دیکەی بابەتەکە وەربگرین. ساڵی 2020 سەرۆکی حکوومەتی کابینەوە جێگرەکەی بەردی بناقی پرۆژەکاندانە لە کاتێک ئامە دووەم جاری بەردی بناقە بوو. 400 ملیار دیناریش بۆ تەقان کراوە لەو بڕە چەندتان بۆ خراوەتە سەر حساب و چەندێکیشی بۆ کۆمپانیاکە مەبەستم و چەندێکیشی بە نەقدی دراوە و هێشتا تەواوی پارەکە سەرف نکراوە. ئەم پرۆژانە پرۆژی استراتیژین ینی پرۆژەی گەورن لە ساڵێکە تاو نابێ لەبەرەوە حکوومەت لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و ساڵانە بودجەی بۆ تەرخانەکە. ئێمەش ساڵانە بودجەی بۆ تەرخان کراوە بە ئەمری شاتۆ بۆمان و ئێمەش لەگەڵ کۆمپانیایش تەقسیریەکەمان نەکردووە هەموو کارێکە جێبەجێ کرێ کۆمپانیا بە پێ ڕێنمایەکان پێشینە پێشکەشەکە و ئێمەش پێشینەکانمە بۆ کردو چەکیشمان بۆ کردو یامانەتێ ئەمە وەرگرتنی نەقدی عەجەباوەری گرت پێ یاوەری نەگرت بێت چەنی وەرگرتووە چەنی وەرنەگرتووە ئەوە کاری ئێمە نیە ئێمە بە پێی ڕێنمایەکان هیچ گرفتێکی دارایی لە بەردەم پرۆژەکان نییە ئەگەر نییە بۆچی تەواو نەکراوە لە کاتی یاسایی و ئاسایی خۆیدا. ئێمە پێمانوتن لە کاتی خۆشدا من لە قسەم کردووە کە ئەمە عیلاقی بە نەبوونی نەختینەوە هەبووە لە بانقەکانە کۆمپانیا سیولە بەڵێ ئەو کۆمپانیا ئەو حیجەی هەیە بۆ تاکو ئیستا ئەگەر هەشی بێ ئیستا ئەو کارانەی کە ئەکرێ هی ئەوەیە کە نیەتی یا کارێکی باشەکرێ لەبەرەوە تەوەقوعەکەم بەشێکی زۆری ئەم کێشانە کە پەیوەندی بە پارەوەیە هەلکرابێ. تەنانەت کۆی پرۆسەکە یاخود کۆی پرۆژەکە 146 کیلۆمەترێکە ینی بۆ بازنەی بەڵام تەنیا ئەمەی ئێستا 33 یان 34 کیلۆمەترە ئەگەری هەیە قۆناغەکانی ئایندە دەست پێکا یاخود بەهۆی ئەوەی ئێستا ئەم قۆناغی یەکەمە ئەوەندە بە قورسی ڕادەوەچە قۆناغی دووسێکی نەبینی هەموو پرۆژەیەک ئەگەر بتێ جێبەجێکی پەیوەندی بە بوونی بودجە هەیە بۆ هەر پرۆژێ بودجەی بۆ تەرخانکەی ئەتوانی جێبەجێکەی ئەتوانین بڵین ڕاستە ئەم بەشیان لە هەموو بەشەکان گەورەترە یا زیاترە بەڵام ئەو بەشانەی ترماون ئاسانین و شوێنەکانیان جێبەجێکردنیشی قورسە لەبەرەوە پێویستی بە کولفەیەکی زۆرە. ئەگەری هەیە بەبێ پێشبینەکانی خۆتانکەی شقامی سەڵمەتی سلێمانی کۆتایی بێت ئێمە بەپێی ماوەی پرۆژەکە کارەکەین کە مەفرۆزە لە ماوەی پرۆژەکە تەواو بەڵام ماوەکەی کۆتایی پرۆژەکەش کۆتایی پێهاتۆ و ڕۆشتووە ئێستاش ناتوانین بڵین لە فڵان تاریخە تەواو بێ بەس ئەکید ئەگەر هات و ساڵێکی کە بە بەنگ و ڕێیشکین جۆرێکی تر لە پرۆژەکە بینێتێتە مەرحەلەیەکی ترەوە. هەستەکەم بە گومانەوە لەوەی کە بە شێوازە بەردەوام بن ئەڕوانی پێت وایە کە گرفت ترسیەوە هەیە گرفت بێتە پێش گرفتی نەبوونی پارە ئەوەی ڕاستی بێ من ئەڵێم کە پرۆژەکە ئەتوانێت تاوا بکرێ ئەبێ هیچ بەربەستێ لە بەردەمیان نەمێنێ ئەو کاتە ئەتوانین بڵێن پرۆژەکە تاواکرێ. وتمان زیادەڕۆیی هەبووە خەریکە کۆتاییەت کێشە سەرەکیەکەش وتمان نەبوونی پارەیە لە بانکەکان تەنها ئەم دوو کێشە هەیە تەنها ئەم دوو کێشەی هەیە لە بەردەمی هەموو پرۆژێکە ئەو دوو کێشەیە هەموو پرۆژێک بە تایبەتی ڕێگەبان بوونی بودجە تاسیری زۆریان نەبوونی بودجە هەروەها ئەگەر هات و کێشێکی لە بەردەم ڕێڕەوەکەیدا بێ ئەوی شێکێکە بێت لە کێشە گەورەکان. کا بەکردبۆکی زۆرگار کە پرۆژەکان کاتی بۆ دیاریەکرێ لە کاتی ئاسایی خۆیان تەواو نابێت. بەنمونە شقامی سەڵمەتی سلێمانی کە ئێستا ئێمە لەسەر و بابەتە قساکەین کە هاوڵاتیەکی زۆر دانیشتوێکی زۆری شارەکە گلەی لەو بابەتە هەیە. لە کاتێکدا شارەکانی دیکە ئێمە بەدڵنیەوە بەسمان جیاوازینەوە ئێمە بەرنامەی ئایندەمان لە شاری هەولێرە بێ لە سەرمان بابەت 100 مەتری هەیە 120 مەتری هەیە 150 مەتری هەیە باشە بۆ ئەوان حکومەت پارە هەیە یەک لێدەوە یەک دروستیانەکە بەڵام بۆ سلێمانی نییە پرسیارێکی جدی نییە. ئەتوانین بڵین کە ئەم پرۆژەیە کە جێبەجێکراوە لەسەر داهاتی شاری سلێمانی جێبەجێکرێت داهاتی سلێمانیش زۆر کەم بۆتەوە لەبەرەوە کێشەی بە دروست بووە لەوانەیە ئەو کێشەی داهاتە لە هەولێر کەمتر بێ یا نەبێ و هەندێک لە پرۆژەکانی کە لە شاری هەولێر تەنفیز کراوە بە قەرز جێبەجێکراون لێرە بە قەرز جێبەجێ ناکرێت ئێرە قەرزمان دەست ناکەوێت
لێرە بە قەرز ناکرێت لێرە پرۆژەکەمان کە جێبەجێ دەکرێت ئەم پرۆژەیە لە کاتی خۆیان لەلایەن سێ کۆمپانیای تورکیە وەرگیراوە کۆمپانیای قەیوانیش ئەم سێ کۆمپانیای تورکیە تەنازولیان کرۆ بۆ کۆمپانیای قەیوان جێبەجێکە یعنی ئەم پرۆژەیەکی تازە نییە بەڵکو بە هەمان بودجەی پرۆژە کۆنەکەیە کارەکان جێبەجێکرێت لەو 400 ملیارە چنی خەرج کراوە ئێمە توانین بڵێن پێشینەکان زیاتر نزیکەی 180 ملیار و زیاترمان بۆ خەرج کردوون چەنی بە نەقدی گەیشتۆ بەدەست کۆمپانیاکە نەقدی ناڵم ئێمە کێشەمان نییە مویمە پێشینەکەیەتە لای ئێمە یعنی ئەوە تەنها ڕقەمەکە نێرن ئیتر پارەکە بەدەستی ئەگاناگا ئێمە چەکەکەین و ئێخێنە سەر حسابی کۆمپانیا ئیتر ئەوە توانێت بە نەقەت چەند وەرگریا وەرناگرێ ئەویان ناتوانین ئێمە گرفتەکانیان ڕوبڕی ئەوە نەکردەوە و پارە نییە و کەی ئەیانێ وەری بگرن لە بانکانیان کێشیان بۆ دروستەکرێت ئەو کاتێک کە ئەوان گرفتیان هەبوو گرفت بە هەموو مۆزەفینی شاری سلێمانی شەبوو کە ئەو بوو موچە نەبوو لەو کاتەیە دواکەوت ئەوانیژی شەبوون ئێستا ئەو کێشەی نییە ئێستا ئەو کێشەی نییە من بەلامەوە وەکو مدیر مەشروعەیە تەنها بەلامەوە کە ئیشەکە بڕوات ئەگەر بێت و بەدەستیان نەگا لەو چ بۆستێ کەواتە بەدەستیانەگە ئەبێ بەدەستیان بگا لەبەرەوەی ئیشەکە باشی ئەڕات مەترسی هەیە لەسەرەوەی پرۆژەکە بوەستێتەوە جارێدا ئینشەڵا نابێ بە زانیاری یان تەنها هیوا نەخێری زانیاریەکەم نییە بەس من هیوادارم کە پرۆژەکە تەواو ببێ بۆی خەڵکی شاری سلێمانی سوودی لێ ببینێت پرۆژەیە هینی تەنها شخصێک و تەنها حیزبێک نیە هی هەموو شاری سلێمانی لە ساڵ چەندی قەرەباڵغەکان کۆتایی پێدنەوە شاری سلێمانی لە قوتاو بوونیە ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە دوو شەقامی سەرەکی لە سلێمانیە زۆر باشترە بن لەوەی ئیستا هەیە ئەوی شەقامی مەلیک مەحموود شەقامی تازە سلێمانیە کە بەهۆی ئەم جادێوکردنەوەی ئەم جادێەوە سوودێکی زۆرێ بێ و قەرەباڵغەکەشی زۆر کەم ئەکاتەوە چونکە هەرچی ئۆتۆمبیلە گەورەکانە کە بەیانێ بە سلێمانیە تێپەڕن پێویستە ئەو دوو شەقامە ببڕن و بە ماوەیەکی زۆری زیاتر لە سەعات و نییە 2 ساعت لەوانێ بتوانن ببڕن بەهۆی قەرەباڵغیەوە کە ئیستا هەیە بەڵام ئەگەر هاتوو ئەم شەقامە تەواو بوو ئەتوانن لە ماوەی 20 دقا لە عربەتەوە بگەنە تا سەوجە سلێمانی بەهۆی ئەو هەموو قەیران و زروفانەی کە تۆ ئەیبینی ناتوانرێ هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری جێبەجێ بکرێت بەهۆی نەبوونی پارەوە تەنها ئەوانە نەبێت کە تەواوکاریە بەڵام بۆ بەرهێنان وەکو پرۆسەیەکی جیاواز پرۆسەیەکە لە ئێستاە لە هەموو دنیا جیهانە پشت بە وەبەرهێنان و بازرگانی ئەوە سرێ بۆیە وەبەرهێنان خۆی شتێکی تایبەتی وڵاتە چکۆم سەرمایەدارەکانی وڵات پارەکانیان نەخەنە گەڕ بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکە بۆ دەستیکاری وڵاتەکە بۆ ژێرخانی ئابووری وڵاتەکە بۆیە ئێمە لە سلێمانیا لەم ساڵانەیە کە لە ساڵێکی زۆر خراپی هەم لە ڕووی لەگەڵ حکوومەتی مرکزی هەم لە ڕووی نەخۆشی و کاریگەری کۆرۆنا هەم لە ڕووی بوون نەبوونی موچە هەم لە ڕووی کۆمەڵی کێشەی حکوومەت لەگەڵ حکوومەتی مرکزی ومانە کۆمەڵی کێشەکە هاتە ڕێگامان بەڕاستی ناچار بووین یعنی نەک ناچار بووین یعنی وامان کرد بکە پشت بە دەوڵەمەندەکانی شارەکەمان باسی من مقدی من پێشەوەی باسی هیچ بکەم ئەڵێم دەستخۆشی لە وەبەرهێنەر و دەوڵەمەندەکانی شاری سلێمانیەکەم لەبەرەوەی نە شارەکەیان بەرجێشت و سەرڕایەوەش کاری سەرباریان بۆ کردین کاری خۆبەخشیان بۆ کردین کاری باشیان بۆ کردین ئەلبەتە ئێمە لێرە بەڕاستی جەنەبی کاقوبات وەکو حکوومەت زۆر هاوکاری کردین لەو بابەتەیە کە لە ئەنجومەنی شارەوانی کە ئێستا ئەنجومەنێکی بەرەوبەرە گشتیەکانەوە لە هەموو بەرەوبەرە گشتەکان پێک هاتووە ئەنجومەنێکی جیاواز کاری ورد باش ئەکا لەگەڵ شارەوانی سلێمانی تا بتوانین لە ڕێی پرۆژەکانی وەبەرهێنانەوە کۆمەڵی خزمەتگوزاری بۆ شارەکە بکەین بۆیە ئێمە کاتی وەبەرهێنەرێک ڕوو ئەکاتە ئێمە و ئێمە پرۆژێکی بۆ پەسەند دەکەین و داوای زەوی لە شارەوانی ئەەکەین سەرۆکاتی شارەوانی سلێمانی زەویەکانیان بۆ پێشنیارەکە و ئەهێنێتە ئەنجومەن داوایان لێ ئەەکەین ئایا ئێوە ئەتوانن چی پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ شاری سلێمانی بکەن ئەوەش ئەنجامەکەیەتی کە ئێستا ئەیبینن ئێمە تەنها لە ساڵی ئەم ساڵە 6 پرۆژەی پرت کراوە کە چواریان تەسلیم کراوە
و باقیکەشی وا گەورەترینیشیان ئەمەیە کە لەم ڕۆژانەیە بەردی بناغێوەدانرا کە تۆفیق وابیە و هەرچی ئەوەی تۆی بینی لەلایەن شارەوانیەوە جێبەجێ ئەکرێت لە ئاوەڕۆ لە شەقام شۆستا ئەمە بەرهەمی ئەو پرۆژانەیە کە بەوە بەرهێنا نەکرێ و ئەم بەڕێزانە خۆبەخشانە کارێکی خزمەتگوزاری بۆ شاری سلێمانیەکەن بۆیە ئێمە توانرا لە 2 ساڵی پێشوە ساڵی 22-23 سلێمانی لە ڕووی قەبارەی وەبەرهێنان و پرۆژەی نایابەوەی یەکەمی کوردستان و عێراقیش بێت ژمارەی پرۆژەکان و ئەم ساڵیش ئێمە ساڵێکی تایبەتمان کردووە زۆرتر بیرمان لەوە کردو ئەو پرۆژانە نەکەین کە ئەبێتە سەربار یا عەزەتی بەسەر شارەکەەوە یا ئەبێ بەوەی تۆ پرۆژەیەک کە نەتوانێت کەڵکی ئابوووریەکەی خۆی بپێکێ بۆیە هاتینە سەر بابەتێک ئێمە 3 بابەتێ زۆر گرنگە لەوە بەرهێنانە کە کاری لەسەر بکەین ئەویش بابەتی پیشەسازی کشت و کاڵ و گەشتیاری بۆ سلێمانی ئەمساڵمان تەرخان کردووە کۆمەڵێ پرۆژەی گەشتیاری نایاب لە بەردەستمانایە و کاری لەسەرەکەی بڕیار بوو سەرمەتریەکەی سلێمانی لە ماوەی 3 ساڵدا تەواو بکرێت بەڵام ئەوە 4 ساڵی تەمەنی کارکردنی بەرەو کۆتایی دەچێت و هێشتا نزیکەی لە 130 کارەکانی ماوە و دیارنیەکەی کۆتایی دێت 11 تەموزی ساڵی 2020 سەرۆک و جێگیری کابینەوەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان دەست بە کاربوونی پرۆژەی شاڕەی بابانی ڕاگەیاند وتیان ئەم پرۆژەیە یەکێک دەبێت لە کارە گرنگ و استراتیژەکانی ئەم کابینەیە بەڵام ویلایەتی دەسەڵاتی ئەوان دوای 5 ساڵ کۆتایی هاتوو هێشتا شەقامەکە 1 ئۆتۆمبیلی بەسەردا نەڕۆیشتووە دانانی بەردی بناغی شەقامی 100 مەتری مێژوویەکی دوورتری هەیە کاتێک لە ساڵی 2013 لەلایەن ئیماد ئەحمەدی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەردی بناغی دانرا بڕیار بوو لەلایەن 2 کۆمپانیای بیانیەوە کارەکان ئەنجام بدرێت بەڵام هەرزوو ئاسەواری بەردی بناغەکە و پرۆژەکەش ونکرا 400 میلیارد دینار تێچووی دروستکردنی 34 کیلۆمەترەکەی شاڕی بابانە کە لە تاسڵوجەوە دەست پێ دەکات بۆ گوندی دەمرکان 7 یەکتر بڕوو 5 ئەندەرپاس و 1 ئۆڤەرپاس و 67 ئاوباری کۆنکرێتی تێدایە سەرڕایبوونی پرد و ستونی ڕووناکی سەبارەت بە پرۆژەکانی ناوشار پردەکانی ناوشار ئێمە لەم 2 ساڵ و نیوەی دواییەدا 3 پردمان بە تەواوەتی تەواو بووە یەکتر بڕی ئارام یەکتر بڕی ئەندەرباسی فاروقی مەلا مستەفا و یەکتر بڕی باخی بەختیاری کە ئەمانە هەرچێکیان تەواو بوو ئێستا لە خزمەتی خەڵکان یەکتر بڕی بەرزەبردی حەبسەخانی نەقیبمان هەیە کە بەرزەبردی حەبسەخانی نەقیب خوار بێت نزیکی سەری ساڵ ئینشاءڵڵا وش کۆتایی پێدەوەکرێتەوە بەڕووی وڵاتیانە و خەڵکیش ئیسفادەی باشی لێکات شۆفێران و یەکتر بڕی ئەندەرپاسی والیمان هەیە کە ئەوانەش هەر بەناوی ئەتوانی یەکتر بڕیشەوە قسەیان لەسەرکەی ئەندەرپاسی والیمان هەیە وا لە قۆناغی کۆتاییەکانایە و ئابەم نزیکانش بەمەی کە لە ماوەیەک لەمەوە بەر چەند ڕۆژێ لەمەوە بەر یەکتر بڕی تۆفیق وەهبی کە کەوتۆتە تەنفیزەوە ئینشاڵڵاویش تقریبی مدەکەی نزیکی ساڵێک و مانگێکە بێت هەتا ئێستا لەم پرۆژانەی کە کردومانەوە و سێدانەی کە تەواو بووە گرفتێکی داراییوانە بووە و ئەمانی تریش و هەمووی لە دوانیان لە قۆناغی تەواوبووندایە و دانێکیشیان تازە لە 12 دەست بەکار بووە هەتا ئێستا شتێکی وانەوە بڵێ کە گرفتی دارایی بۆ ئەو پردانە دروست بێت وەکو شەقامی 100 مەتری سلێمانی ئەم بەشەی کە ئێستا 32 کیلۆمەترەیەکە لە تاسوجەوە دەست پێکاو لەسەر ڕێگەی سلێمانی عەربە تەواو بێت وەکو یەکتر بڕەکان ژمارەیان 8 دانە یەکتر بڕی تایە یەک دانە بریجی پردی گەورەی تایە کە پردەکە 500 مەترە بەڵام 400 مەتری بە تەنیژەکە وەکو بە 4 پرد حساب کرێ لەگەڵ 5 ئەندەرپاسیشی تایە وەکو قۆناغی کارکردنەکان تیانە لە هەموو یەکتر بڕەکانە کارکراوە لە پردەکەشا کارکراوە هەموو ئەندەرپاسەکانیش تەنانەت ئەندەرپاسەکان لە سایانەوە نۆشی تەواو بووە کە نەفەقەکانە کە تێپەڕاندە لە ناو شارەوە بەژێر 60 بۆ ئەمبەرەوە بۆ دەرەوەی شار و یەکتر بڕەکانیش 4 یەکتر بڕیان تەنانەت سەقفیشی تەواو بووە ئەگەر دانەیەکیشیان نزیک بە تۆ لە تەواوبوونی سەقفەکان وەکو این ئینتەرچێنجی بیئاڕی 11 کە ئەکەتە سلێمانی تاسوجا کە بیئاڕێکی پردێکی زۆر گەورەیە یەکتر بڕێکی زۆر گەورەیە کاری بە شێوەیەکی چڕوپڕ تێداکرێ وەکو ئەوانی تریش کە ئەکەوێتە سەر چەمیتان جەرۆکا و پردەی باسم کرد 4 نزیکی 500 مەتریە بەیەکەوە ئەوانەش تا نزیکی سەقف ڕۆشتووە ئێستا
حاليا لە قۆناغی دانانی گردەرەکانین چونکە هەر لە شقامی سەدمەتی سلێمانی و هەم لەلایەن کۆمپانیا قەیوان خۆیانەوە معمەلێکی گەورەی گردەر هەیە کە بە بەردەوامی گردەرین تاجەکە و بە پێی ئەو پلانێکە دامان ناوە بەرەبەر ئاخرێتە سەر سەقفی پێش سەقفی یەکتر بڕەکان و ئامادە ئاکرێ بۆ سەقف. پەیام زانیوێتی بەهۆی نەبوونی پارەی نەختینەی لە بانکەکان پارتی دەسەڵاتداری سلێمانی بەشێک لە گرد و بەرزاییەکانی سلێمانی بە کۆمپانیا جێبەجێکاری پرۆژەکە داوە تا لە بەرامبەردا چاوپۆشی لە درەنکەوتنی پارەی نەختینەی لە بانکەکان بکات و بەم شێوەیە پرۆژە استراتیژیەکەی حکومەت هاوشێوەی پرۆژەکانی ناو شار بە کۆمپانیاکان تەواو بکرێت. یەکێک لە جیهەتە معنیەکانی سنووری پارێزگای سلێمانی پێم خۆشە لە کۆتا پەیامتە باسێک لە ئایندەی سلێمانی و داهاتی سلێمانی پرۆژەکانی سلێمانیمان بۆ بکەیت. ئایا هەر ئاوا لەسەر شانی ئێوە ئەبێ ئەم پرۆژانە حکومەت نایەتە سەرخەت ئێوە کە بابەتەکان ڕوبەڕووی حکومەتەکەن و خۆتاڵی ئێمە لە حکومەتین و حکومەتین ئەوان پاساویان چیە بۆ نەبوونی پارە 100 مەترێکە لە من باشتر دەزانن جەنابتان کە بە داهاتی ناوخۆی سلێمانی یەکرێ 100 مەترێکە پرۆژەکانی ناو شاری سلێمانیش لە بەرامبەر پێدانی زەوی و پرۆژە بە بەرهێنەرەکانەکرێ لەم نێوەندا شارەوانی سلێمانیش لە ساڵ 15 داهاتی خۆی بۆ خۆی سەرفێکاتەوە کە لە ساڵ هەڵم نەکرد بێ 8 بۆ 9 بۆ موچە و بۆ ئەوە دەڕوا لەو داهاتی کە بەڕێوەیەکە گوتەکەنەوە قسەکەم ئەوەیە ئایندەی سلێمانی ئایندەی بوژانەوەی شاری سلێمانی بەکوێن اینجا با من یەکەم جارە بابەتی سەڵمەتری وانە وەکو پێم وتی وتمەوە پەیوەندی بە منیوانە و من دڵنیاشتەکەم منیش حکوومەتم ئارەوەڵا حکوومەتم وەکو حکوومەت بەرپرسیارەتی حکوومەتم هەیە بێشتانە بودجەی قوتی خەڵکەکە و مان بۆ دەمین نەکرێت پرۆژە پارە لەکوێ بێنین بۆ پرۆژە بەڵام قسەکە تا ئەمە کۆتایینەیە لەگەڵ حکوومەتی مەرکەزی جەناب بوو دانی پیانم زۆر تەواو ئەو لەوێت بۆ موچێ بەڵام دەڵێن لە شارەکانی تە پرۆژەی باشەکرێ کە ئێمە بەسمان جیاکارینەوە وەکووتم بەرنامەی ئایندەمان لە هەولێرە بێ بەڵام قسەکە ئەوەیە ئەڵێن بۆچی سلێمانی بەردەوام پرۆژەی نییە هەشی بێ ئێوە ئەیکەن لە هەمان کاتیشدا بەڵام مافێکە لە سەربانە ئێمە بەرەو ئایندەیەکی گەشترە ڕۆی لە سلێمانی جیاوازی لە نێوان شارەکان ئاکرێ من ناتوانم ئەو قسەیە بووە بۆ ئینە بڵێم هەیە و ئەشبێ بکرێ هەچ لەوانەشە کرابێ ئێمە سلێمانی ناڵێم وەکو خۆی کارمان بۆ کردووە و زۆرتریش لە ڕێگای پرۆژەکانی وەبرێنانەوە کاری باشمان بۆ کردووە و توانیمانە سلێمانیەکی جوانتر و ڕازاوەتر و باشتر و 2 ساڵی پێش کە تێپەڕ بووە لە هەموو شارەکانی تر گەشاوەتر و زۆرتر خزمەتگوزاری پێشکەش بکرێ ئەوەی کە ئەکرێ لە ئایندەیەکی ترە دڵنیا بە گەشتر باشتر جوانتر ئەکرێ من لێرە ئێستا مۆزەفێکی حکوومەت باش زۆر باش ئەکی بێ وەکو حکومەت قسە بکەم حکومەت کەی بودجەی هەبوو کا لەسەر بودجێ ئەو بودجێ ئەکرێ کەی توانی کێشەکان لەگەڵ عێراق حەل بوو لەسەر ئەو بودجانش هەڵبەت ئیشەکەین و کاری ترەکەین بەڵام لە ئێستاە ئێمە کە ئەو نەبوو لە قانونی دنیاش وایە کەرتی تایبەت و کەرتی گشتیەیە کەرتی گشتی کەنەی بوو هاوە دەسە با بۆ کەرتی تایبەت ئێمەش دەستمان بدۆ بۆ کەرتی تایبەت دەستخۆشیەوە پرسیان گرتوین هاوکارن لەگەڵمانە و ئێمە شیوادارم بتوانین ساڵانی داهاتوو گەشاوەتر باشتر جوانتر شارەکانمان بڕازێنینەوە هەر کەسی لەش من لە بەرەوەی بەربەراتی گشتی و بەرێنانی سلێمانی من سلێمانی بەرپرسم لە سلێمانی بۆیە هاوارم بۆ سلێمانیە وڵا هەوڵم بۆ سلێمانیە و هەوڵی زیاتریش ئەم و ئەوەشی پێم بکرێ و لە توانامە بێت چ لە ڕووی جوانکردنی شارەکەەوە چ لە ڕووی تەقدیمکردنی خەدەماتی باشترەوە ئەیکەم و دەستخۆشیەکەشم جارێکی تر بۆ ئەوانەیە کە لەسەروی ئێمە هاوکارمان بوون لەوەی کە ڕێگامان بن دەستکراوە بین دوو لەو سەرمایه‌دار و دەوڵەمەندانەی کە لە پاڵ پرۆژەکانی خۆیانە پراژی خزمەتگوزاری بۆ شارەکان دووبارە پرسیارە بنەڕەتیەکە خۆی دێنێتەوە بەرپاس و دەڵێن شارێک کۆمپانیاکانی حزب بەڕێوەی بەرێت ئیتر چمانایەک بۆ حکومەت و بەڕێوەبەرایەتیە پەیوەندیدارەکان دەمێنێتەوە وەک لە سەرەتای بەرنامەکەمان ئاماژەمان پێدا بەرنامەی ئایندەمان لە پایتەخت دەبێت و دەمانەوە بزانین قەیرانی دارایی بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە یاخود تەنیا سلێمانی لە کاتێکدا داهاتی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی تەنیا لە ساڵی 2023 38 ملیارد دینار بوو
لەم ساڵدا مۆڵەتی 53 پرۆژێ وەبەرهێنان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنانی سلێمانی و بە هاوکاری شارەوانی سلێمانی دراوە بە کۆمپانیاکان بۆ ئەوەی پرۆژەکانیان لە شارەکە دروست بکەن کە بڕەکەی بە 2 ملیار و 603 ملیۆن دلار دەخەمرێنێت و لە بەرامبەردا کۆمپانیاکانیش بە ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاری ناچار دەکرێن. وەک پێشینان و تویانە مانگ سەر لە ئێوارە دیارە بڕیار بوو دروستکردنی شەقامی سەدمەتری سلێمانی بە 3 قۆناغ ئەنجام بدرێت. بەڵام قۆناغی یەکەم کە تەنیا 400 ملیار دیناری پێویست بوو نەتوانرا لە کاتی دیاریکرا و تەواو بکرێت و دیاریش نییە کەی تەواو دەکرێت. ئیتر چۆن دانیشتوانی سلێمانی چاوەڕوانیان لە حکومەتەکەیان هەبێت دوو قۆناغەکەی دیکە کە 112 کیلۆمەترە و تریلیۆن و 100 ملیۆن دیناری دیکەی پێویستە تەواو دەکات. کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی بە دوواداچوون کۆتایی هاتنی سەدمەتری سلێمانی ئاشکرا دەکات. بەپێی زانیاریەکانی پەیام 2 ساڵ و نیوی دیکە پێویستە بۆ ئەوەی شەقامی سەدمەتری یاخود شاڕی بابان لە سنووری پارێزگای سلێمانی کۆتایی بێت. لە ماوەی ڕابردوودا سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئەوەی ئاشکرا دەکرد کە ساڵی ئایندە هاوینی ئایندە شەقامەکە تەواو دەبێت، بەڵام پەیام زانیوێتی ئەو شەقامە 2 ساڵ و نیوی دیکەی پێویستە بۆ ئەوەی تەواو بکرێت، بەڵام ڕێگەچاری بەدیل خراوەتە بەردەم ئەویش تەواوکردنی 25 کیلۆمەترێتی لە ناوچەی تانجەرۆوە بۆ تاسلوجەوە بە پێچەوانەوە لە تاسلوجەشەوە بۆ تانجەرۆ کە بار هەڵگرەکان ناچار بکرێن لێەوە هاتچۆ بکەن و بۆ ئەوەی بە شێوەیەکی کاتی ئەو لۆدەی لە ناو شاری سلێمانی و ڕێگای سلێمانی تاسلوجەیە کەم بکرێتەوە. بەم شێوازە ساڵی ئایندە ئەگەر گرفت نێتە پێش لە تانجەرۆ بۆ تاسلوجە ڕێگاکە دەکرێتەوە بە تەواوی خزمەتگوزاریەکان. ئەو کیلۆمەتری دیکە کەماوەکە لە 25 بۆ 34 ناوچەی تانجەرۆ بۆ دەمرکان ئەگرێتەوە، ئەویش بەهۆی ئەوەی کە 4-5 پردی تێدایە ئاستەنگ لە بەردەم لایەنی جێبەجەکاردا دروست دەبێت و پارەیەکی زیاتری پێویستە، لەبەر ئەوە ساڵ و نیوێکی دیکەی بۆ زیاد دەکات. بەپێی هەموو ئەو داتایانی کە باس کران ئەو زانیاریانی باس کران 2 ساڵ و نیوی دیکە پێویستە بۆ ئەوەی تەواوی 34 کیلۆمەترەکەی قۆناغی یەکەمی سەدمەتری سلێمانی بەڕووی شۆفێراندا بکرێت. شەقامی سەدمەتری سلێمانی هاوشێوەی بازنەی مەلیک مەحموود بازنەیی دەرناچێت لەبەر ئەوەی چیاکانی گڵەزەردە و بەرانان و گۆیژە دەبنە بربەست و بە ناچاری نیمچە سێگۆشەیی دەرەچێت. بەپێی ماستەرپلانی شاری سلێمانی کە تا ساڵی 2042 تا ڕێژراوە و دەری دەخات، سەرۆکایەتی شارەوانی سلێمانی تەنیا پێویستی بە شەقامی سەدمەتری سلێمانی هەیە، چونکە تا ئەو سەردەمە سلێمانی بۆ پشتی شاخی گڵەزەردە و ناحی سیتەک گەشە ناکات. حکومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان لە ڕێگەی داهاتی نانەوتی سنووری پارێزگای سلێمانیەوە بودجە بۆ پرۆژەی شاڕی بابان خەرج دەکات و هەردوواکەوتنێکی دەخاتە ئەستۆی حزبی باڵادەستی زۆنەکە. کەواتە لەم بەرنامە بە دوواداچوونەدا بۆمان ڕوون بوویەوە لە پارێزگای سلێمانی بە 2 شێوازپارە بۆ پرۆژەکان تەرخان دەکرێت. یەکەمیان پرۆژە بچووک و مامناوەندەکانن کە شارەوانی سلێمانی لە بەرامبەر پێدانی زەوی پرۆژە بەوە بەرهێنەرەکان پرۆژەیەکیان پێ تەواو دەکات و پێ دروست دەکات. بەشی دووەمیش ئەو پرۆژە استراتیژیانن کە حکومەت خۆی پاڵپشتی دەکات، بەڵام حکومەت خۆشی پارە نانێرێ دەڵێ ئەو لەوێت بۆ موچەیە لە کاتێکدا موچەش نییە و توێتی دەبێت پرۆژەکان وەکو سەدمەتری لەسەر داهاتی ناوخۆی شاری سلێمانی بێ بەتایبەت داهاتی نانەوتی. تا ئێرە بابەتەکە بەم شێوەیە، بەڵام بەرنامەی ئایندە دەچینە هەولێر دەمانێ بزانین ئەی ئەو پرۆژانەی لە هەولێر بەڕێوە دەچن بە پارەی چی وەکو 100مەتری 120مەتری 150مەتری ئەگەر حکومەتە ئەی بۆچی حکومەت ئیش لێرە ناکات لە سلێمانی، واتە جیاوازی دەکات لە نێوان شارەکاندا. خۆ ئەگەر بە داهاتی ناوخۆی هەولێر و دووەکیشە ئەی باشە داهاتی ناوخۆی سلێمانی بۆ بەش ناکات، یاخود خەتاکە لە حزبی باڵادەستی سنووری پارێزگای سلێمانیە. تا بەرنامە بە یەگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سوپاس دەزایە ناکات.